شانۆی هەڵبژاردنەکانی مانگی جۆزەردان لەگەڵ بایکۆتی بەرین بەرەوڕوو دەبێتەوە. شانۆی هەڵبژاردنەکانی دیاریکردنی 13هەمین بەناو سەرۆک کۆمار بەڕێوەیە. بۆ ئەم شانۆیە کە لە ڕێکەوتی 28 مانگی جۆزەرداندا بەڕێوە دەچێت 593 کەس ناونووسیان کردووە. پەسەندکراوی تازەی شۆڕای نیگهبان لەسەر کەمبوونەوەی ژمارەی خۆبەخشان کاریگەری داناوە. تەمەنی 40 تا 75 ساڵ، نەبوونی پێشینەی نەگونجاو، ئەزمموی لانیکەم 4 ساڵ بەڕێوەبەرایەتی، بەڵگەی خوێندنی کارناسی باڵا یان فەوقی لیسانس لە مەرجە نوێیەکانی شۆڕای نیگهبانە. هەڵبەت زۆربەی ئەم 593 کەسە ڕەتی سەلاحیەت دەبنەوە وا ژمارەیەکی کەم لە مەیداندا دەمێننەوە کە یەکیان ئیبراهیمی ڕەیسی لە ئەندامانی هەیئەتی 4 کەسی مەرگی هەزاران بەندکراوی سیاسیە لە ساڵی 1367 هەتاویدا. ئەو لە ڕێکەوتی 25 گوڵاندا بە ئامانجی خۆشکردنی ڕێگای بەرەو کورسی سەرۆک کۆماری لە بەیانیەکدا نووسی کە ئێران بەڕێبەری خومەینی و خامنەئی لە داوێنی زلتەوە گەیشتۆتە لووتکەی عزت. ئەم ئایەتۆڵای کوشتن و ئیعدام بەم درۆکێ و ئاساییانەوە کە بە درۆکانی گۆبێلزی ناوباگیان دەرکردووە، هاتووە تا لەسەر کورسی سەرۆک کۆماری دانیشێت و ڕێگە نەدات ئێران لەو لووتکە خەیاڵیەی عزتەوە بربێتە ناو دەڕڕەی زلت. هاتنی ئەم جەلادە بێ ئابڕوویە ناتەباییەکانی ناو کۆماری ئیسلامی جارێکی دیکە ئاشکرا کرد. هەردووک دەستە زۆربێژەکانی سپا، هەم باندی حسەین سەلامی فەرماندەی ئێستای سپا و هەم دار و دەستەی محەممەد عەلی جەعفەری فەرماندەی پێشووی سپا بەم هیوایە بوون کە کەسێکی لاواز لەسەر کورسی تەدارۆکچیەکان وەک سەرۆک کۆمار دابنێن و ئەو کەسە بە مەیلی خۆیان ئەو بەراوبەری پێ بکەن. بەڵام لە ناو کۆماری ئیسلامیدا هەر کار بەدەستێک بە نسبەت ئاستی بێڕەحمبوون و کوشتارێک کە بۆ مانەوەی کۆماری ئیسلامی ئەنجامی داوە بە دەسەڵات و دام و دەستگا دەگات. ڕەیسی بەدەر لەوەی کە حکمی ئیعدامی هەزاران بەندکراوی لە ساڵی 1367 هەتاویدا واژۆ کردووە، هەر لە سەرەتای چوونە ناو دەستگای قەزایی لە 20 و چەند ساڵیەوە وەک میر غەزەبێک خەریکی کوشت و کوشتار بووە. بەم ئێعتبارە ئەویش هەر وەک سەلامی و جەعفەری مرۆڤ کوژێکی شارەزایە و ناکرێ بە ئاسانی چەپ و ڕاستی پێ بکەن. کەوابوو بۆچی خاوەنانی دەسەڵات لە سپادا بە هاتنی ڕەیسی ڕزایەتیان داوە؟ سەرۆک کۆماری نوێ ئەگەرچی لەگەڵ تەوەری بەرجام بەرەوڕوو دەبێتەوە، بەڵام ئەم تەوەرە کێشەی سەرەکی نابێت. ئەم زۆربێژانە بیریان لەوە کردوتەوە کە ئەگەر لە سەردەمی سەرۆکی کابینەی نوێدا خامنەئی بمرێت، هەر سێ هێزەکە پێویستە بە شێوەی هاو ئاهەنگ و مەسەلەن بەهێز لە کۆماری جەهل و جەنایەت لە بەرامبەر خەباتی جەماوەریدا دیفاع بکەن. شانۆی هەڵبژاردنەکانی ئەم دەورەیە بەڵایەکی گەورە دەخاتە سەر ڕێگای ڕژیم. هەم کار بەدەستانی ڕژیم و هەم گروپە ڕەنگاوڕەنگەکانی ئۆپۆزیسیۆن و هەم خەڵکی وشیار دەزانن کە گشت ئەو جەمعیەتەی کە چەوسانەوە و دیکتاتۆری و هەژاریان بەسەردا سەپاوە بەردەوام چاوەڕوانی ئاڵوگۆڕن. لە ڕوانگەی ئەوانەوە وەڕێکەوتنی ئاخێزی ڕوخێنەر و بەهێز لە پرۆسەی هەڵبژاردنەکان ویان دواتر مۆیەسەرە. کرێکاران و زەحمەتکێشان بڕوانینی چینایەتیان لەم بارودۆخە دەگەن و نەتەنیا دەنگ بە کۆماری ئیسلامی نادەن، بەڵکو خۆیان بۆ نەبەردی چینایەتی و دژواری داهاتوو ئامادە دەکەن. ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاست و هۆمێدوار بە زلهێزەکانی ڕۆژاواش بۆ بەلاڕێدابردنی وەها ئاخێزێکی گونجاو هاوڕەنگی جەماعەت دەبێت و بەشداریکردن لە هەڵبژاردنەکان بایکۆت دەکەن. هێزە چەپ و کۆمۆنیستەکانیش هەر وەک هەمیشە لە ڕیزی پێشەوەی بایکۆتکردنی هەڵبژاردنەکانن. بەڵام لە قۆناغی ئێستادا تەبلیغ و بانگەشە بۆ بایکۆتکردنی شانۆی هەڵبژاردنەکانی دەورەی 13ی سەرۆک کۆماری ئەگەرچی پێویستە، بەڵام تەواو نییە. هەڵسوراوانی کرێکاری، چالاکانی پێشڕەوی کۆمەڵایەتی و کۆمۆنیستەکان پێویستە خەڵک بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گۆڕانکاریەکانی داهاتوو ئاخێزێکی شۆڕژگێرانە و ڕێتێچوو ئامادە بکەن. بەشێکی بەرچاو لە کرێکاران خەڵکی زەحمەتکێش و هاوڵاتیانێک
کە خراونەتە ژێر هێڵی هەژاریەوە لە ئێران لە بواری سیاسیەوە وشیارن. هەر ئەوانن کە ژێر بەنای خەباتی بەربڵاوی کرێکاران و زەحمەتکێشان و لەوانە خەباتی مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 و خەباتی بەندکراوانی سیاسی لە ناو زیندانەکان دژ بە کۆماری ئیسلامین. ئەم جەماوەرە بە نۆرەی خۆیان لە خەباتی کرێکارانی نەوت، پێترۆشیمیەکان، گاز، بەرق، هەفتەپا، فولاد، کرێکارانی شارەداریەکان و گشت ناوەندە سەرەکی و زەروریەکانی سەنعەت و خزمەتگوزاری ئیلهام وەردەگرن. ئەوان نەتەنها هەڵبژارنەکان بایکۆت دەکەن، بەڵکو بەدزێ و ناحەزی دەزانن وەک گاڵتەی پێدەکەن. ئەوان هەڵیت و پلیتەکانی جەنایەتکارانی وەک ڕەیسیان سەبارەت بە دەستکەوتەکانی کۆماری ئیسلامی پێگاڵتەجاریە. هیچ کەس وەک ئەم هاوڵاتیانە لە تەوەژمی چەوسانەوە و دیکتاتۆری و پانتایی هەژاری لە ئێران نەگەیشتووە. وشیاری چینایەتی ئەم ژن و پیاوانە و تێگەیشتنی ئەوان لە سەرچاوەی بارودۆخی ئێستا، خەباتی کرێکاری، خۆڕاگری ژنان و حرەکەتە ناڕزایەتیە فراوانەکان و کەمبوونەوەی ترسیان لە ئەشکەنجە و زیندان بۆتە هۆی ئەوەی کە کاربەدەستانی ڕژیم بەر لەوەی کە نیگەرانی بەشداری هاوڵاتیان بن لە هەڵبژارنەکاندا لەسەر هەڵدانی ئاخێزێکی ئیحتیمالی بتۆقێن. ئەم کاربەدەستانە توانای ئەویان هەیە کە ژمارەیەک بێننە پای سندوقەکانی دەنگدان، بەڵام هەر ئەم کارەش بە ئاسانی بۆیان مۆیەسەر نابێت، لەبەر ئەوەی کە بەشداریکردن لەگەڵ تەجاری هەڵبژارنەکان دەتوانێت ئەم جۆرە کەسانە لەبەر چاوی زۆربەی خەڵک کە هەڵبژارنەکانیان بایکۆت کردووە شەرمەزار بکات.